بۆچی حڕەتی ئەوەنی هەموو کەسێک لە ئەوروپا دیان مزگەوت دروست دەکەن نوێژ ئەکرێ قورئان خوێندرێ قورئان چاپ دەکرێ بۆچی حڕەتی ئەوەنی هەموو کەسێک لە ئەوروپا دیان مزگەوت دروست دەکەن نوێژ ئەکرێ قورئان خوێندرێ قورئان چاپ ئەی جاهیل تۆ خۆت لە سەرەتادا دەڵێ دەیان مزگەوت دروست دەکرێت لە ئەوروپایەوە ڕێگری لە ئازادی نەکراوە ئەی ئێستا بۆچی ئینکارێکی کە کەنیسەیەک گۆڕابێ بۆ مزگەوت ئایا حکوومەتی ئەوروپی ڕێئا بۆی کە مزگەوت دروست بکرێت لەسەر ئەرزی خۆی یا ئەبێ کەنیسەکان موسڵمانان بیکردنەوە بیکەن بە مزگەوت لەو ئەمریکا و بەریتانیا وڵاتەیانی ئەوروپیدا تا ئێستا یەک نمونەمان بۆ بێنەوە بڵێن ڕۆژێک لە ڕۆژان مزگەوتێکی موسڵمانان لە ئەوروپا نوێشکەری نەما خەڵکی موسڵمانی تێدا نەما چۆڵ کرا ناچار فرۆشتیان و بوو بە کەنیسە بەڵام بەدەیان و سەدان کەنیسە موسڵمانان لەوێ دەیکردنەوە چکە کەس نامێنێ بیچێتێ ناچار دەیفرۆشنەوە موسڵمانان هەر زۆر مسلمانان ئەوە ئینکاری ناکرێت هەندێک شت وەکو خۆر دیارە بەڵام خوێنەران گوێیان لە منیش و لە تۆشە دەزان ئەمەش بەڵگەی قسەکەم دەتوان خۆتان بڕۆن لە گوگڵدا بنووسن چۆرچ کۆنڤێرتد تو مۆسک ئەبێنن ژمارەی زۆر لەو کەنیسانی کە گۆڕاون بۆ مزگەوت خۆتان وێنەکان بینن ئێمە هیچ ناڵن وێنەکان خۆیان حکوم دەدەن هیوای سەرکەوتن